اسماعیل دیار نییە. هاکا پێیا بوو عەوڵا، هاکا پێیا بوو. دیارە حکایەتەکەی گوڵبرینتان لێ بۆ تەمەراق و بەرۆشی ئەنجامەکەین. جەماعەت من نەزانم گەشتە چووە. کچەکەی گوڵبرین بە دوعای پیرەمێردەکە ئەگەر پێ بکەنیایە گوڵبارانە کرا و چواردەوری ئەبوو بە گوڵە سوورە. ئەگەر بەشگریایە ئەوە بارانە باری. بەڵام ئەزانن جەماعەت ئەم باران بارینە یەک کاوێکە بۆ مەملەکەتی ئێمە. باشە چێ ئەزانێ بۆ؟ یەکجار خەنی و بە زەوقە بوون. ئەو سانە پێویستیان بەبوو کە بە بارانێ و کۆسە بەبە و هیچ شتێکی ترە بوو. لەوەش گرنگتر ئەو بۆ کارەباکەی دووکان. جا بە قسەکەی تووە بۆ ئەوەی باران ببارێ ئەبێ ئەو داماوە هەموو ڕۆژە شرکوتی عمری خەن. باشە ئەوڵا ئەڵێم ئەگەر وا بواە ئەو چیژە واتە گوڵبرین کە هەموو جارێگە هاتەوە یەک هەمبانی پەر لە زێڕیان بۆ دائەنا. باشە ئەگەر ئەمە خوا نەخواستەوا بۆیە شەریف چی ڕوەیە؟ کۆرە دەیستاخوا بۆ ڕۆژە نەکە. ئامین. باشە بۆ پارە بەڵایە. نەتان بینی پارە چ بەڵایەکی بەسەر هێنایە؟ چۆن تەڕ و شک بە یەکەوە سووتە؟ دەی با بەواز لە مۆزوع بێنین با باسی چتر بکەین. دوێنێ شەو کە چوومەوە هەرچەنگم کرد و هەرچەنگم کۆشە خەو لە چاوم نەکەوت. ئەمە خوای گەورە ئەگەر بێت و چیژێکی وا بەی بەیشێ ئەبێ بەو هەموو پارەیە چی بکە؟ ئەبێت ئەو نهێنیە چۆن پارێزێت؟ باشە ئاخر بەو پارە زۆرە چیەکە؟ خەیاڵێکی خۆش. ئەوە کاتی خۆی ڕەشەزلی عەرەبانچی هەبوو. هەموو جارێ چوو بیتاقێکی یانسی بێکڕی. بەبێ ئەوەی سەیری لیستەکە بکات بزانێ بۆی دەرچوویانە ئەچوو بیتاقەکەی دڕان و یەکێکەیە کڕێوانێ. خەڵکەکەش بیانوت ئەرێ کاکە تۆ ناچی سەیری بیتاقەکە بکەیت بزانێ بۆ دەرچوویانە ئیتر بیتاقەی کە بۆ کڕیت. ئەوی ژووتی کاکە خۆم بەختی خۆمەزانم بەڵام خەیاڵێکی خۆشماتێ ئەنواعی مەشروع و مەشاریعەکەمانێ. وەڵا کاکە شێوێکیان خەیاڵە بێ بەو خەیاڵەوە ئەڕوات مەشروعەکانی هەلکات. وتی بۆ سەری لە ئەوروپانەیەم ئەڕوا بۆ ئەوروپا و لێش وەڵێ باچم سەری لە ئەمریکا بم. ئەمریکا بەڵێ وەڵا کاکە لەپڕ وازانێ ئەو کەشتی کە ئەو سواری بووە نزیک بۆتە گەشتی سێگۆشەی پەرمۆدا. وەڵا کاکە هەناسەی توومە بێ و دەسەکا بە ئات و هاوان. وەڵا کاکە خەڵک و خۆش فرایەکەون و ئایبەن بۆ خەستەخانە بۆ تەواریەکە. باش لێ فەحسێکەن کابرای چێنە هەر هاوارەکە بۆ خاتری خوا خەنکان کوڕکان. ئەیە چاری نییە وەڵا لێوێ فرێنە بۆ شەماعیە لەوێ سێر چوار مانگە بێ و ئەو ساش ئەچن بەلە ئەوە مەبسمایل نییە بەرێ وەڵا خۆیەتی ئەبێ لەبەر چی وا تەخیر بوو بێ شەو بە قوربانی ئەو چاوەتان بم ئەگەر هات با بەزمێکی پێ بژێڕین. نا وازی لێبێنن مام سمایل دڵی ناسکە دوایی دڵی عاجزە بێت و بەجێمانێڵێت. ئەوە پورە شەمسەشی لێ تۆراوە ئەویش خواخوایەتی لە ئێمە بتۆرێت. بەڵام کوڕینە توو شەرەفتان ئەگەر هات کەس لی نەپرسێ حکایەتەکە گەشتۆ چوو و نەگەشتۆتە کوێ خۆی شەقەبانێڵێت بە قوربانی ئەو چاوەتا بم کەس لی نەپرسێ ئەوڵا بێدەنگ بە هات. ئەرە وەڵا هات جەماعەت با هەمومان شوێنی خۆمان بگرین. زي خلاف دانشتووە هات هەر بێ تاقەت بووین بەحسەی نەکردم. کاکە گیان بوونێ حەزەکەم دایشە چای خۆ تو سەری خۆ تو سەری من چۆن؟ ئاها باشە کەوای لێرە ئەمانی خوامی بە قوربانی ئەو غیرەتەوە باشە با حەفیزی بێ. وعليكم السلام ورحمة الله عليكم. بخير بي مام اسماعيل. يا بخير بخير بي. بخير بي قربان. كاكا والله شوني باشا شكور همو باشا شكور تعوجة شاشي كم رني ديش لما ما نايتي عنابي كورينا
ئەزانێ بزان بۆ دواکەوتن دەبن بێتان ئەڵێ وەڵا بەسەری ئێوە بۆێرا هاتم هەرگەیشت مەسیلەی کۆڵانەکە لە گەڕێکی خۆمان نییە لای ماڵی وەستا گوڕونەوە بۆ بەهرا بۆ بە تەقا باڵێ هەموو گەڕەکە دابارین بەسەریا بوو بە گۆڵمەز ژن پیا و مناڵ کەس نەما لە گەڕەکە خۆم خستە ناو خەڵکەکەوە بەسەری ئێوە پاش 2 سەعات زانیم چی قەوماوە باشە مام ئیسماعیل خۆخوانە خواسە کەسیان لێ نەبردبوو نەتزانی نەزانی نا ئاگر کەوتبەوە نەتزانی ئوستاز ئەی کەواتە من نەیزانم هەبێ و نەبێ دەستوەتە سەریان نەتزانی کەواتە مام ئیسماعیل ئەو عالە مامی غەشیمە ئەجینا نا تۆش نەزانی خۆ حەزێتمە بە هەر حاڵ پاشان پێتان ئەڵێم ئێستا بە حەقایەتی گۆڵبرینەکە تەواوکەین بێتانە دوێنێ شەو ئەم شەو حەکایەتەکەی خۆمانەکەی پاشان پێتان ئەڵێم باشە يا الله عافيتي بيه الحمد لله شفاو بێ بين وسع حقائق كمان حقائق يكون بريد أبو نبو كسل خواب قورة نبو لفيغ مرازي سر نبو لم حكاية سير سر سرين ارتر نبو هبو نبو وتبار خدري زينة أو بهري بو كتبخشي كتشو ولا يداشي وتبان كخندي كدور وبري أبو بقلوب ورزان أمشي جا روش بروش برا برا قبول أبو بلام تكيزي كيزي صد ما شاء الله صد ما شاء الله لجوان يا أبو خوي سورتي روجي شان لروجان ميرزاديشي قلق جوامير قلق مرد ليه وراء دموي شعبي بيد كبير أشق لك الليا أشق لك الليا سبحان الله تلقى كانوا سيوي نشاري مسلم لا دي خواج بيني خلاص يمكن تدارك ريخراو قواس جانوا أم قلبينا فوري شينا جسمي تابلي بتفصالي تابلي رجع خش هو ميدي شيء بي ما هزار شر شكلي دربازي سري ايوا ها أمبولنا جسنا كتشي أبو سبحان الله بسيء أفندي لأخوي رزاق قرستري لأخوي من أطالطر لأخوي ناجي سنتر هلسا بقول بريني بوشيوت وتي خير تقاتي لقن خود من بابو أم سفرو حزكين بي لقلو حزكين مملكة ببينينو أبي زور بمهرو نوابو وتي بان شاف شيكر بي باشا شيكر كتبت فصالك هنابو للي في شي بيتشام خصني لا اشتكى شوف بوري بقرباني بيه وانا قال هاتي بوشي خان بهيك للريرون معنوب نقنا جنجلستاني اللي بيه نويك شوبا اي كان اقولها خداع بزن لويا طبعا بياوان بجا جنان بجا لو دما أم قلبلينا بانك علي وانا لقل بوري خوتا اسم بيتا ايباتا ناو بيشيكو بيشو بيشيكو شر كثني بيني دنيا قلي دنيا أبسي دسي أبسي جني بوجني لبرداك دا كاتب بريكي كتبت فصالك يخوي في الله بوشيش لو نواف الرئة
بەڵام چۆن هەردوو چاوی دەرهێناوە قسەتێ باقەڵی خۆیەوە چی کردووە خۆیەوە کچە چێر و ناوینە لەو ناوە کەوتوو کارەی بەسەری کچێ بەتفە ساڵە ناجستنەکەی خۆیانەوە سواری ئەسپیان کرد و بووکێ بە کەژاوە ڕێکخرا بەڵام چه بووکێکە بەڕێ ئەکەون کەس لەمە نازانێ مەگەر ئەو خۆی بەو بەرزیەوە ئاگەی بەڵێ ئەنجا بزانین ئەم کچە بەسە زمانە دڵپڕنەوە و خۆشەویستیە لە بێشە و چۆڵەوانی و جەنگەڵستانێکی چڕا پڕ لە دڕنگا پڕ لە هەژدیها لە نابەجێی بێڕیت و بەڕۆیت ئەنجا بزانێ شیر و ئاو ئەو خۆیان چێنێتە پێش مام اسماعیل گیان تۆ جارێ پێمان بڵێ قەرەباڵغیەکە چی بوو خۆیمە خەریکە لەبەر باسی ئەو قەرەباڵغیە ئاگامان لە حکایەتەکەی تۆ نەمێنێ ئێ باشە تۆ ئەڵێ ئەو قەرەباڵغیە چی بوو نە مردویان نێمردبوو نە ئاگر کەوتبووە لە ماڵیان نە تاڵان کرابوون و دست چوو بوونە سەریان ئەی چی بوو چی بوو بێ باشە ئەو گۆڵمەزە چی بوو بێ باشە چوو سەری خۆتان بەمە پێدا بڵێ ئەمە قارەزلێ حەسحەسەیە تومەس دوو چەسپیشی لیاوە لە دوا بڕاوە شەش و بێشەکە هاتوو تفەنکەی بەشانیا کردووە و پاڵتۆکەشی پاڵتۆی چییە بوو دایمە ئەیوەمە دوو دەرزەن قۆبچەی وەرشاوی پێ بەشی چوار سەماوە وەرشاوی پێ و پاڵتۆکەی ئەروە تومەس چرای هەیوانەکەی ماڵی حسن لەقلەق نییە لێیە سێبەری خۆی لەسەر دیوارەکەیان پێدێ وەڵام ڕابڕە قێوەکە و کوژم دووت پەنی نیشی پێوە لە تاوە ڕاکە تومەس چاکە پاڵتۆکەی نییە شمکەکەی لە قوڵفی دەرگاکەی ماڵی وەسەربوورونە جێ خۆیان بە عەرزان ڕاکە دوای کە خەڵکەکە گۆنابنەوەمانە وەڵا ئەمەوێتەوە چی دەبێتەوە پاڵتۆکەت نە خێوەکە و خەتەکە خێوێکی خەتەکە چیە نایبەم بۆ مەرکەز خەتێکی پێوێڵم خێوە کردووە ماڵەکەمان بە پڕ کردی خێوی چی وەڵا پاڵتۆ باگاکە و پاڵتۆکە لە بەریکە ئەم گۆڵمەزە ئەو کردوێتی خواتەوە جا مناڵا ناتێبوون خێوەکە چۆنە باسی ڕێگا و ڕێگە باشە مام اسماعیل ئەو خواگرتووە ئەو خێوەی بۆ چی بوو خوامی ئەبێ قەزەبی تۆ دنیا لە هێنانەوە یەکردی بەجەنی مەغڵوبە من کردم یا قالز لێ حەس کردی ماڵە ئەم مشکلی حل ناکرێت مەگەر برادەران بە گۆرانی حەلیکەن ئادێ بە قوربانتان مشتێ بڵێم بچینە سەروەی گۆرانیەکی خۆش
قەت قبوڵی ناکە کوڕی نەبا بینەوە سەر حکایەتەکەی خۆمان ئەوە بوو لەو دەمەیدا پیرەمێردێک هاتبوو لەو جەنگڵستانە چیلکە و چەوێڵ کۆ بکاتەوە تومەس بووک گوڵبەرین گوێی لە دەنگی بوو هەواری لێکا و بانگی لێ دەکا دەڵێ بابەجان ئەویش بەهانایەوە دێ گوتی بابەگیان هەر کەسێکی فریام بکەوە دەستەکانم کەرەوە بم بەرەو ماڵی خۆتان بەسەر چاو کیژەکەم بەسەر چاو ئەوە دەستەکانم کردیتەوە بەسەر چاو بەڵام بدبم بۆ ماڵی خۆمن کچەکەم بە قوربانێ بم من سێ چیژم هەن زۆر بێحەیان زۆر هارن وەکو ئاگروان با بچم بۆ ماڵەوە ئەگەر ڕازی بوون بەسەر ئەم چاوانم هەر لێرە چاوەڕەکە بەسەر چاو بابەگیان بە قوربانت بم ئەوە من لێرە چاوەڕێتەکەم دەنگی برادەران ئەو دەما پیرەمێردەکە بە هەڵە داوات خۆی گەیاندە ماڵەوە سێکی ژانی هەبوو بانگی کردن حاڵ و مەسەلەی گوڵبرینی بۆ جێڕاندەوە دوانیان ڕازی نەبوو گچکەکە وتی باوەجان بیهێنە من یەکەم بە خوشکی خۆم و هەرۆنانێکم هەبێ لەگەڵ ویدی خۆم هەر ئێستا بڕبین باوەش خێرا بەپە لە خۆی گەیانەوە جەنگڵستان و چوو گوڵبرینی کەساسی هێنایەوە ماڵی خۆی منیش هاتمەوە ئەم شەو هیچیان نامێ هەڵم گر بۆ سبەینێ شەو تا کە ساوەلە گیان دەتۆش فەرم و قەوانێکمان بۆ بە هاوێتە سەر گرامەفۆنەکە و باجۆمان لە مەقامێ وەی بەسەر چاومان سوپای